بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ یەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواز ئەمڕۆماندا باز لە کوردنەکردنەوەی خۆشەویستی لە ڕۆژێکدا دەکەین. بێگومان هەموو تا ڕادەیەک هەمووان شارەزان ئاگادان کە ئەمڕۆ لە ئەدەبیاتی جیهانیدا پێی دەگوترێت ڕۆژی ڤالانتاین یا ڕۆژی خۆشەویستی کە لە سەرانسەری جیهاندا بەشێ لە خەڵکی ئەم یادە دەکەنەوە. عەمری کوڕی عاسی هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ پرسیارم لە پەیامبەری خوا کرد صلی الله علیه و سلم چ کەسێکت زۆر خۆش دەوێ؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی عائیشە واتە خێزانەکەم. فەرمووی عەمر دەڵێ پاشان پێم گوت ئەدی لە پیاواندا کێت زۆر خۆشەوێ؟ فەرمووی بابی عائیشە. تەنانەت لە باسکردنی سەیدنا ئەبوبەکریشدا وەکو خۆشەویستی و ڕێزنواندنێ بۆ خێزانەکەی و دووپاتکردنەوەی خۆشەویستی بۆ خێزانەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناوی ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە ناوی بابی عائیشە دەهێنێت. هەروەها خاتو عائیشەی دایکی ئیمانداران ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هێندە منی خۆش دەبی زۆر جار کە من لە لێوانێکدا لە دەفرێکدا ئاوم دەخواردەوە و ڕێز و خۆشەویستیەک بۆ من پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم دەمی بەو شوێنەوە دەناکەوە من دەمم بە لێوانەکەوە نابوو. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێک دەفەرمێ عائیشە من دەزانم چ کاتێک لێم تووڕە و بێتاقەتی و چ کاتێک زۆر منت خۆش دەوێت. عائیشە فەرمووی بە چ شێوازێک؟ چونکە لە نێوان خانەوادەی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم خۆشەویستیەکان ڕەنگیان داوەتەوە و خەڵک بە هەموو شێوەیەک هەستی کردووە کە خۆشەویستیەک هەیە لە نێوان ئەم دوو تاکەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت هەر کاتێک کە بە موحەممەد یا ئەی موحەممەد ناوم دەهێنی و بانگم دەکەی ئەو کاتە لێم تووڕە و بێتاقەتی و هەر کاتێکیش بە ئەی پێغەمبەری خوا و پێغەمبەری خوا بانگم دەکەی ئەوە زۆرت خۆش دەوێم. عائیشەش دەفەرمێ بەڵێ ڕاستە و زۆر دروستە. لەم بەرنامەیەدا ئێمە باز لەوە دەکەین ئیسلامی پیرۆز چۆن هەوڵی داوە هەر لە سەرەتای بنیادنانی خێزانەوە تا کۆتایی تەمەن خۆشەویستی و ڕێز و مەوەددە و محەبەت و محیبەت لە نێوان خێزانەکاندا بهێڵێتەوە و نەک خۆشەویستی تەمەنێک لە ڕۆژێکدا کورد بکاتەوە کە زۆربەی جاریش بریتە لە نافەرمانی و بەزاندنی سنوورەکانی خوای گەورە. مامۆستای گەورەی کورد سەعیدی نورسی بە ڕەحمەت بێ دەفەرمێ ئێمە گیانفیدای خۆشەویستین کاتی دوژمنایەتی کەسیشمان نییە. لەم بەرنامەیەدا لەگەڵ بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری زانای ئاینی باز لە خۆشەویستی و دروستکردنی پەیوەندی خۆشەویستی نێوان هاوسەرەکان دەکەین و باز لەو ڕۆژەش دەکەین کە بەداخەوە لە ئێستا لە نێو عورف و عادات و تەقالیدی کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگە موسڵمانەکاندا ڕێبۆتەوە و تا چەند پێویستە تاک و لاوی موسڵمان خۆی بە دوور بگرێت لە عورف و عادات و کەلتورێکی بێگانەکان کە هەمووی بریتە لە نافەرمانی و بەزاندنی سنووری خوای گەورە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. یاخوا بەخێر بێ. مامۆستا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا یەکێک وەکو سەمەرە و بەرهەمەکانی زەواج کورد وەکۆڵێ باز دەکات لە مەوەددە و ڕەحمە بەڵێ چۆن ئیسلامی پیرۆز هەوڵ دەدا لە سەرەتای پێگەێنانی کەژاوەی هاوسەرگیری بنیادنانی خێزان تا کۆتایی ئەم خۆشەویستی و مەوەددە و ڕەحمەیە هەر بەردەوام بێ و سەرلەبەری ژیانیان بڕازێنێتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله ومن والاه. دیارە دەستەواژەی خۆشەویستی کە لە عەرەبیدا پێ بترێ حوب ئەگەر تەماشای قورئان کەین لە قورئاندا ئەو دەستەواژەمان دەست دەکەوێت و ئەگەر تەماشای سیرە و فەرموودەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه و آله و سلم زۆر زیاتر دەستمانەکەوێت. خۆشەویستی لە ماڵ پێغەمبەرە، خۆشەویستی لە ماڵی ئیمامی ئەبوبەکر، لە ماڵی ئیمامی عومەر، لە ماڵی خەلیفەکانی تری پێغەمبەری خوا زۆر بووە. خۆشەویستی دیارە ئەساسی چاکبوونی هەموو کەسێکە لەگەڵ ئەوی تردا. من هەتا تۆم خۆش نەوێ ناتوانم چاک بم لەگەڵتا. من هەتا وەکو کۆمەڵگای خۆم خۆش نەوێ ناتوانم دڵسۆز بم بۆی. من هەتا وەکو خاک و نیشتیمانی خۆم خۆش نەوێ ناتوانم ڕۆحم بکەم بە فیدای. ئەگەر هەر کەسێک لە ئێمە خۆشەویستی لە ژیانی بەرە دەرەوە ئەتوانین بڵین وەکو بەردێک وایە لەو شاخەدا بێت، چونکە بەتەنها خۆ هیچی پێ ناکرێت. بۆیە
قورآن کە باسی خۆشەویستی ئەکات، خۆشەویستی چەند شتێکی بۆ ئێمە ڕیز کردووە. هەر ئەو ڕیزکردنەیش کە قورآن ڕیزی کردووە بۆمان، عولەمایانی ئیسلام فەرمێن معنایەوەی کە ئینسان ئەم شتانەی خۆش ئەوێ لە طەبیعەتی مرۆڤە، لە طەبیعەتی ئینسانە. خوای پەروەردگارە فەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وآله وسلم تۆ پیان بڵێ قل إن كان آباؤكم وأبناؤكم، پیان بڵێ منداڵەکانتان، باوکتان، منداڵەکانتان، وإخوانكم وأزواجكم، براکانتان، خێزانەکانتان، وعشيرتكم، وتیرە و هۆز و عەشرەتەکەتان، وأموال اقترفتموها، أو ماڵ و سەروت و سامانەی کە دەستان کەوتووە، وتجارة تخشون كسادها، وأو بازرگانەی کە ئیش و کاری پێوە ئەکەن، ومساكن ترضونها، أو خانووی کە لێ ڕازین، یعنی خۆشە بەلاتانەوە، خانوویەکی جوانە، أحب إليكم من الله ورسوله، لا ئێوە خۆشەویستتر بێت لە خوا و لە پێغەمبەر و وەجیهادین، لە جیهاد و تێکۆشان لەبەر خاتری خوای پەروەردگار، ئەو کاتە فتربصوا حتى يأتي الله بأمره. لێرەدا خوای پەروەردگار باوک، منداڵ، خێزان، ماڵ و سەرۆت و سامان، تیجارەت، خان و چەند شتێکی ڕێز کردووە کە ئینسان خۆشی ئەوێ. خوای تەعالا زەمی خۆشویستنی ئەمانەی نەکردووە، ینی زەمی نەکردووە کە ئینسان ئەم شتانەی خۆش بێت. بەڵام کاتێک زەمی کردو فەرموویەتی خۆشەویستی ئەمانە لە خواتان دوورخاتەوە، خۆشەویستی ئەمانە لە پێغەمبەرتان دوورخاتەوە صلی الله عليه وسلم. بۆیە خۆشەویستی لە قورئاندا ئەتوانین بڵین کاتێک مەذمومە کە دوورت خاتووە لە خوا. کەواتە هەموو ئەم خۆشەویستیانە بە خۆشەویستی خوا و ڕەونەقدارتر و جوانترە، ڕەونەقدارتر و جوانترە بێت. بۆ هەموو شتێک بە خۆشەویستی خوا. ئێمە وەکو مسلمان فەرمانمان پێ کراوە یەکەم ذات کە خۆشمان بێ خوای پەروەردگار. بۆ لەبەر ئەوەی نەفسی ئینسان بەرەو تاوان ئەبات، ئینسان بەرەو گوناه ئەبات. من ئەگەر نەفسم کە خۆشم ئەوێت بەرەو تاوان بمبات، خوای پەروەردگاریش کە خۆشم ئەوێت، لە تاوانێک لە نێوان دوو خۆشەویستمدا یەکیان ئەڵێ مەیکاویتیان ئەڵێ بیکە، هەر کامێکیانم زیاد خۆش بێت بە قسە ئێوانەکەم. بۆیە خۆشەویستی خوای پەروەردگارە بە لەسەر هەموویەوە بێت، خۆشەویستی پێغەمبەری صلی الله عليه وآله وسلم. ئەو کاتە تەسەوور کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بە ئیمامی عومەرە فەرمێ چەنێ منت خۆشە، فەرموویەتی وەڵا لە هەموو شتێ زیاتر تۆم خۆشە ئیلا لە نەفسی خۆم فەرمووی نە، فەرمووی پێغەمبەری خوا ئێستا لە هەموو کە زیاتر تۆم فەرمووی ئالئانە یا عومەر، ئالئانە یا عومەر، ئێستا تۆ تەوای. ئەم خۆشەویستیە کاتێک باسی خۆشەویستی خوا و پێغەمبەری خواکەین ئەبێ لەسەر و هەموو خۆشەویستیەکانەوە بێ. بۆ چونکە ئەوە ڕامانەگرێ کە ئێمە کارێک نەکەین مخالفە ئەوان بکەین، کارێک نەکەین پێچەوانەی ئەوان بێت. تەشبیه نەبێ وەلله المەثل الأعلى. ئەگەر منداڵێک لە ماڵێکدا باوکی ئەم منداڵە ئەم گەنجە باوکی لە هەرچی ڕەفیقەکانی هەیە زیاتری خۆش بێت، ئەم منداڵە باوکی لە هەموو کەس زیاتر خۆش بێ لە ڕەفیقەکانی لە کار و کاسبەکەی، باوکی شتێکی پێ بڵێ بە قسەی باوکی زیاتر دەکات، نەک بە قسەی ڕەفیقێکی کە بەرەو عاقبەتێکی خراپە. بۆیە خۆشەویستی ئێمە ئەگەر تەماشا بکەین لە قورئاندا وایە، دوای بینە سەر تەطبیقاتی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆمان دەرەکەوێت پێغەمبەری خوا هەموو ژیانی خۆشەویستی بووە. کاکە خۆشەویستیار بۆ خۆشەویستی بۆ مناڵێک، پێغەمبەری خوا فەرموویەتی من نوێژم کردووە جۆم لە منداڵێک بۆ گریاوە نوێژەکەم کوڕ کردوێت، ئەمە خۆشەویستیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کاتێکە یەکێک لە سەحابەکان لە خزمەتی پێغەمبەرا بێ، ئیمامی حەسەن و حوسەین دێ باوەشیان پێکەوە ماچیانەکە کابراڵە وەڵام من حەوت مناڵمێت تا ئێستا ماچم نەکردو. فەرمی جا من چی بکەم خوا ڕەحم و خۆشەویستی و سۆزی لە دڵدا دەرکردووە. ئەمە بەڕاستی خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. تەنانەت پێغەمبەری خوا لەو حەدیثەی کە جەناب لە مقدمەکەی ئاماژەت پێ کرد تەماشاکەی پرسیاری لێکن ئاخر لە ناو جەمعێکایە ئێمە شەرم مەکەین ئەی پێغەمبەری گیان صلی الله عليه وآله وسلم تۆ ئەم وتەی تۆ ئەگاتە ئافاق ئەنووسرێتەوە وەک وەحی تەماشاکرێ کە وەحیشە. پرسیاری لێکن ئەی پێغەمبەری خوا تۆ کێت زۆر خۆشەیە؟ ئەفەرمێ عائیشە. الله خێزانم شەرمی نەکرد بڵێ من کەسێکی دەرم خۆشە، نە خێزانی ئەوەندەی خۆشویستەوە. ئەمڕۆ خەڵکی ئێمە بەداخەوە ئەو کەسانەی کە ئەمڕۆ
لە 12 بە ڕۆژی ڤالەنتاینەوە 4 عفو خۆیان مەشغوڵەکەن لە ساڵێکدا ڕۆژێکدانێن ئەو کەسانە ئامادە نین نامەیەک بۆ خێزانەکەیان برێنە بڵێن خۆشمانەوێ ئازیزەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەوەندەی نەک عائیشەش ئەوەندە خۆشویستووە تەسەوور کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خەدیجەشی ئەوەندە خۆشویستووە خەدیجە کە یەکەم خێزانی بووە تا ئەو وەفاتی نەکرد خێزانی تری لێنە ئەوەندەی خۆشویستووە ڕەفیقی خەدیجە تا لە ژیاندا بۆ پێغەمبەری خوا سەردانی کردوون لە یەکێک لە جەنگەکاندا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەکێک لە کافرانی بەدیل گرت ئەم مەشهەدە بێنە پێرچاوی خۆت ئەم ئینسانە دیلە ئەیهێنن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئافرەتێکیش دێڵی پێغەمبەری خوا داواکەن کە شتێکیان بەرێ ئەو کاتە ئازادیان کەن ئەی پێغەمبەری خوا ئەم ملوانکەم هێناوە پێغەمبەری خوا ئاباکەی خۆی دانا بۆی داخات فەرمووی چی پێغەمبەری خوا فەرمووی ڕەفیقی خەدیجە بوو کاتێک کە ملوانکەکە ئەبینیان ئاڵتونەکە ئەبینێ ئەم ئاڵتونەم هێناوە ئەو کەسم بۆ بەرەڵاکەن دەسەکا بە گریان فەرمووی بۆ گری پێغەمبەری خوا فەرمووی ئەم دیارەیە خەدیجە داوێتی بە مافرەتە ئەوە خۆشەویستیە ئەوە سۆزە ئەوە محیبەتە هەتا وەفاتی کرد عائیشەش پرسیاری لێ کرد ئەی فەرموو خەدیجەم خۆشەوێت ئەمە خۆشەویستی خێزانەکانی بووە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەوە خۆشیانی ویستووە کچەکەی فاتیمە ئەوە خۆشویستووە ئیمامی حەسەن و حوسەین کە کچەزای پێغەمبەری خوا بوون صلی الله عليه و آله وسلم بەو شێوازە خۆشویستون خۆشەویستی لە ژیانی پێغەمبەردا ڕەونەقی داوەتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کاتێک کە عائیشە تەمەنی مناڵە بێت تەمەنی گەنجە بێت پێغەمبەری خوا چووەتە تەمەن و صلی الله عليه و آله وسلم پێشبڕکێیەکەکەن عائیشە ئەیباتەوە ئەم پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەوێ کارێک بکات دڵی خێزانەکەی خۆش کات ڕابردوویەکی بیر خاتەوە خۆشەویستێکی خۆی بۆ دەرخات کاتێک کە عائیشە قەڵەوە بێت تۆزێ تەمەنی پێیاکات ئەفەرمی عائیشە بە ئێستا سیباقاتێ بکەیت کە ڕاکەن پێغەمبەری خوا پێشێکەیە فەرمی عائیشە ئەمە بۆی ئەو ساڵێ تەسەوور کە ئەمە خۆشەویستیە ئەمە سۆزە ئەمە محیبەتە ئەمە ئەوەیە کە خێزانێکی قاپێکی نۆکایی بۆیانێت خێزانێکی تری لێدا قابلەمەکە ئەشکێنێت کە ئەفەرمون عائیشە بووە حەفسەش بۆ بهێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستی وای لێ کرد فەرمووی غارت ئومکم هیچی تری نەوت فەرمووی ئەو قاپەی بەرەوە تا کۆی کەرە و قاپێکی جوانی خۆی وەکو ئەوە بوو بیدەرەوە تەواوڕۆژ ئەمە ئەومان پێڵەیە ئێمە ئەگەر بمانەوێت خێزانەکانمان خۆش بێت ئەبێت چاو لە پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم نابێت چاو لە کەس بکەین نابێت چاو لە شیعاری مزەیەف بکەین ئەبێت چاو لە پێغەمبەری خوا بکەین پێغەمبەری خوا چۆنی خۆشویستووە ئەتوانین بڵین سەرلەبەری ئەو خۆشەویستی کە ئیسلام داوایەکە زیاتر پاڵنەرێکی ڕۆحی و معنەویە وەک لەوەی کە لە ئێستادا ئەکرێ و بە بەرچاوی هەموو عالەمەوەکرێت کە زیاتر پاڵنەرێکی جنسی و جەستەییە ینی ئیسلامی پیرۆز دەیەوێت ئەم خۆشەویستیە لە ڕۆح و لە معنەویاتی ئەمەدا ڕێکدا بکتێن نەک وەکڵێ هەڵچوونێکی جەستەیی بێ وەکو پاڵنەرێکی ئەگەر دروست بێ ئەم قسەی پاڵنەرێکی سێکسی بێ ئیسلامی پیرۆز تا چەند دەیەوێت خۆشەویستیەکان 100% معنەوی ڕۆحی بن ئیسلام ئەوێت خۆشەویستی لە دڵەوە بۆ دەم بڕات نەک لە دەمەوە بۆ هیچ کوێتر نەڕات ئیسلام ئەوێت خۆشەویستی عەمەلی لەگەڵا بێت خۆشەویستی ڕەحمی لەگەڵا بێت خۆشەویستی سۆزی لەگەڵا بێت خۆشەویستی خیانەتی لەگەڵا نەبێت ئیسلام ئەوەی ئەوێت بەداخەوە ئەمڕۆ خەڵکانێک کە باسی خۆشەویستیەکەن باسی خۆشەویستی نێوان ڕەفیقەکانەکەن کەسانێک یەکتریان خۆشوێت تەنها لەبەرەوەی بەرامبەریان دەوڵەمەندە پیاوێک ئافرەتێکی خۆشوێت تەنها لەبەرەوەی جوانە بەس لەبەرەوەی جوانە بەس لەبەرەوەی شەهادەکەی هەیە ئەم خۆشەویستیە ئەم غەریزەیەکە لە ئیسلامدا مەقبوڵ نییە بۆ ئەم خۆشەویستیە تا کۆتایی ناچێت ئافرەتان لە ئەوروپا ئێستا تا گەنجن خۆشیانیان ئەوێت غەریزەی جنسیان لەگەڵ داکەن کە پیر بوون فڕیانەدەن وازیان لێیانن لە فلیمی شابەکاریان نایانن
ئەمە بەداخەوە ئیسلام هاتووە مەفاهیمی خۆشەویستی بۆ ئێمە گۆڕیوەکە ئێمە کە یەکێکمان خۆشەوێ ئەبێ پێشمان خۆش بێت لە خۆشی دابژی پێشمان خۆش بێت دڵی خۆش بێت نەک من کەسێکم خۆش بێ بەس بۆ خۆم کەسێکم خۆش بێ بۆ ئەویش من چۆن خۆم لە خۆشی داژیم ئەوش لە خۆشی دابژی کاکە ئیسلام ئەفەرمێ لا يؤمن أحدكم هیچ کەسێک ئیمانی تەواو نییە هەتا چی ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ براکەشی پێخۆش بێت بۆ خۆم چیم پێخۆشە بۆ ئەوش ئەوم پێخۆش بێت بەڵام ئەمڕۆ بەڕاستی خۆشەویستی زیاتر غەریزەیە غەریزە جنسیەکەیە غەریزە سێکسیەکەیە کە غەریزەکەی دانە تەواو گەنجێک لە زانکۆیە کە بۆ خۆمان کێشەوە هاتووتە لامە لە زانکۆیە ئافرەتێکی زۆر خۆشویستووە هەموو هیوایەت و ئاواتی ئەوە بۆ بگاتە ئەم ئافرەتە کاتێکە ئەم ئافرەتەی خواستووە دوای ئەوەی کە دوو جار پێکەوە لەگەڵ ئەم ئافرەتەیە دەرچوونە پێش گواستنەوە ڕوویداوە لەم شارەدا ئەم ئافرەتە دەموچاوی شۆردووە مکیاجەکەی لێ بێتەوە هەموو خۆشەویستی ئەم پیاوە بە 2 غرام مکیاج بووە کە مکیاجەکەی لێ بۆ تۆ خۆشەویستەکەشی لاتچووە ئەم پیاوە بووی ئەم خۆشەویستی ئیسلام ئەمەی ناوێت ئیسلام خۆشەویستی ڕۆحی ئەوێت تێکەڵ بێ لەگەڵ ئینساندا لەگەڵ مرۆڤدا لەگەڵ مەشەقەتدا لەگەڵ ناڕەحەتیەکانی دابێت ئەوەی ئێوە کاکە نەک بەڕاستی من لە ساڵێکدا بەڵێم وەڵام من ئەمڕۆ خەڵکم خۆشەوێ و گوڵێکی بۆ بەرم و ئەمە ئیسلام داوای ئەمەی نەکردو ئەمانەی کە ڕۆژێکیان داناوە لە ساڵێکدا بۆ دایک ڕۆژێکیان لە ساڵێکدا داناوە بۆ باوک ڕۆژێکیان لە ساڵێکدا داناوە بۆ مامۆستا ڕۆژێکیان لە ساڵێکدا داناوە بۆ خۆشەویستی ئەمە قەیرانی خۆشەویستیان لایە ئەوەندە خۆشەویستیان نییە بەش ساڵێک بکات بۆیە لە ڕۆژێک داتوانن دەری بڕن ناتوانێت کەسێک لە ساڵێکدا 360 ڕۆژ بە خێزانی بڵێ بە قوربانت بم خۆشی بێت دڵی خۆی بۆ بکاتەوە ناو چاوی ماچکات بەڵام ئەمە کە ناتوانێت قەیرانی خۆشەویستی لایە بەڵکو دێ لە ساڵێکدا 1 ڕۆژ پێکرێت غیری ڕۆژە پێی ناکرێت بۆ چونکە ئەم خۆشەویستیەکی ئەمەلی نییە خۆشەویستێکی سۆزداری نییە خۆشەویستیەک نییە لە دڵەوە هەڵقوڵێت ڕگوڕیشداکوتراونە نییە بەڵێ خۆشەویستیەکە زیاتر لەبەر چاوی خەڵکە ئەمڕۆ کاکە کاتێک 14 دێ گەنجێکە ڕواگوڵێکی سوورە با بۆ دایکی 12 تێ هەڵداوە ئەزیەتی داوە کرێخانەکەی بۆ نادا 14 گوڵێکی بۆ ئەمە خۆشەویستیە ڕاستە مامۆستا چ ئەم هێزە چیە ئەم هۆکارە چیە کە ئیسلامی پیرۆز هەر لە ڕوانگەی و ئاەتەوە کە خوای گەورە فەرمێ مەوەدە و خۆشەویستی خینە نێوانتان کە سەر لەبەری ژیان ئەڕازێنێتەوە بەشی هەموو ژیانەکە ئەوە تا بوو منە پێغەمبەری خوا صلی الله علیه و ڕۆژێ بە عایشە کە عایشە فەرمێ ئیدی بۆ هێندە باسی خەدیجە دەکەی ئەو پیرەژنە لە قەبرە ئایا خوا لەو باشی پێنای پێغەمبەر فەرمێ نەخێر سوێن بەخوا خوا لەو باشی پێ نەداون هەر لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە زۆر جار ژن و پیرەکان ژن و مێردە پیرەکانە بینین ئەوەندە ئالوودە و ئەوداڵ و خۆشەویستی یەکن ینی بە مردن یەکێکیان وا ئەزان لە 14 ساڵی 15 ساڵیە لە یەک جیابوونەوە هۆکاری ئەم بڕکردنی خۆشەویستی لە ئیسلامدا بۆچی ئەگەڕێتەوە لە کاتێکا بۆ ڕۆژێکیش کورتمان نەکردوێتەوە ئیسلام کە باسی کاتێ باسی زەواجەکە فەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە مەوەدە و ڕەحمە پێکەوە مەوەدە خۆشەویستی مەوەدە چییە و ڕەحمە چییە ئێمە لەم چەند کەش تەبعاً من جاری وایە تۆم خۆشەوێت بەڵێ تۆم خۆشەوێت بەڵام ڕەحم و سۆزم بەرامبەرت نییە ئەو ڕەحم و سۆزەی کە ئیسلام داوای کردووە من تۆم خۆشەوێت بەڵام کە ئەبینم ناشەرعیەکەکەی بە ڕەحم نیم بەرامبەرت قیامەتیشم بیر بێت بۆ دنیا تۆم خۆشەوێت ئیسلام کاتێک باسی مەوەدە و ڕەحمەی نێوان ژن و مێردەکە لەبەرەوەی لەو ناڕەحەتیانەی کە دێتە ڕێگایان پیاوێک ئەڕاتەوە چێشتی خێزانەکەی سوێرە بێ بە ڕەحم بێ بەرامبەری هەر خۆشەویستی نەبێت ڕەحمیشی بەرامبەری هەبێت ئەو مدەیە وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە کە ئەم ئەساسی زەواجە ئەوەیە کە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ڕۆژێک ڕاتەوە بۆ ماڵەوە فاتیمە کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کۆتا کچی پێغەمبەرە وەفات دەکات والله ئاعلم. کە کۆتا کچی پێغەمبەرە وەفات دەکات. فاتیمە کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کۆتا کچی پێغەمبەرە وەفات دەکات. والله ئاعلم.
هەموو کچەکانی تری لە ژیانی خۆی داوەفاتیان کرد جگە لە فاتیمە نەبێت دوای خۆی وەفاتی کرد. فاتیما بینە سیواکێکی بەدەستەوەیە. ئیمامی عەلی لەگەڵ ئەو سیواکەیە قساکە. ئەڵێ باشە منت نەبینەوە چووتە ناو دەمی فاتیمەوە. ئەگەر تۆ نەبوویتایە شەڕێکم لەگەڵا کردی کە ئەزیەتی دانەکانی فاتیما دەی شەڕێکم لەگەڵا کردی ئەو سەری دیار نەبێ. تەماشایم خۆشەویستیەکە لەگەڵ سیواکێکە قساکە. غیرەی لێکات لەگەڵ دارێکی سیواکە قساکە یا دارە ئەراکی لەولاکە شعرێکی بەسەر دارەکە یاوتوێتی. یعنی تەسەوورکە ئەم خۆشەویستیە ئەوەیە کە ئیسلام داوای کردو نەک بەداخەوە خەڵکی وایە من زۆر جار وتومە لەسەر مینبەرە وتومە لە محاضەراتە وتومە مامۆستایان وتویانە توێژەری کۆمەڵایەتی وتوێتی کاتێک کە ژن و مێرد لە ماڵێکدان پیاوەکە هەست دەکا کە خێزانی خۆشەویستی بۆ دەرنابڕێت لە هەر کوێیەکی تر ئەم پیاوە خۆشەویستی بۆ دەربڕێت دڵێ چێ بۆیە بەعکسیشەوە کاتێک پیاوێکی بەڕێز هیچ خۆشەویستێک بۆ خێزانەکەی دەرنابڕێت هەر کاتێک ئەم ئافرەتە لە جێگایەکی تر خۆشەویستیان بۆ دەربڕی دڵی بۆ ئەوێچێت بۆ چونکە ئەم خۆشەویستی نەبینیوە ئەم سۆزەی نەبینیوە ئەم میهرەبانی نەبینەوە لە مێردەکەی بەداخەوە پیاوی ئێمە و ئەزانن عیبە بە خێزانەکەی بڵێ خۆشمەوەی لە کاتێکدا کاتێک ڕەفیقێکی تەلەفۆنی بۆکە بەڵێ گیان ساقە و بم بە قوربانە بم هەتا تەلەفۆنەکەی داوەکە 14 جار بە قوربانە بم تا 14 بە ساقە بم بەڵام لە 14 ساڵی تەمەنیدا لەگەڵ خێزانیدا 4 جار پێی نەوتووە کاکە باشە ئیسلام داوای کردو هەژام قوربان هەرم لەفزەیە بۆ بەرامبەر خێزان بەکاری نایێنیت وانە بۆ بەرامبەر شەریکی ژیانت بەکاری نایێنی ئیسلام نەک هانی داوە بەڵکو ئیسلام فەرمانیشی کردووە یەکێکی لە ئەساسی ژیانی هاوسەرگیری خۆشەویستیە بۆی ئیسلام تەماشاکە کاتێک کەسێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ من باوکم ئەمدا بە فڵان کەس خۆشم فڵان کەسم خۆشەوێ ئەوەی خۆی هەڵبژێرە خۆشمەوێ خۆشەویستی ئیسلام کە دایناوە سەرەتای هاوسەرگیریە پێش هاوسەرگیری خۆشەویستی دروستە بەڵام حەو مەرجیە هەر ئەوە بە ئاسانی نییە چونکە بۆ خۆشەویستیەک بەرەو حەڵاڵێک بتبە نەخۆشەویستێک کە سەرەتاکە حرام بێ بەرەو حرامیکەش بتبە ئەوە حرامە بۆیە بەڕاستی ئێمە ئەگەر تەماشاکەین ژیانی هاوسەرگیری ئەگەر خۆشەویستی تیانە بێت لە سەرەتاوە ژیان نییە بۆی ئیسلام فەرمانی بە خۆشەویستی کردووە فەرمانی کردو یەکتریمان خۆش بێ سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەوەندە یەکتریان خۆشویستە لە پێغەمبەری خواوە فێربوون بۆ پێغەمبەری خوا کە ئەجەرنەوە ما عاب رسول الله صلى الله عليه وسلم طعاما قط بۆ پێغەمبەری خوا هەر چێشتێکیان بۆ دانابێ قەت ئەی بۆ ئاری لێ دۆزیەوەتەوە حەزی لێ بوو بێ خواردوێتی حەزی لێ بێ چۆرەوە بۆ یەکێک لە خۆشەویستی پیاو بۆ ئافرەتەوە ڕخنە لە خواردنەکەی نەگرێت پێغەمبەری خوا فێربی تەماسا حیکمەتی لێسانەوەی 50 وەکوڵێ دانانە بە ماندووبوون و چێژی ئەو خواردنە بەڵێن سونەتە یعنی تۆ تەسەوور کە ئینسانێک جاری وا چێتە مەطعمێک ماوەسا ئینسانێکە چێتە مەطعمێک لە مەطعمێک چێشتێکی بۆکەن پارەیش ئەدات پارەی زۆریشدا دێتەوە یەک دانە ساڵ وەسفی ئەو مەڵانەکات بەڵام خێزانی دەدانە ساڵە چێشتی بۆ لێنە ئامادە نیە بڵێ دەستە خۆش یەکاکە چیتیایە یعنی چیتیایە ئەم پیاوە خێزانەکەی چێشتی خۆشی لێناوە پێی بڵێ وەڵڵاهی بەڕاستی چێشتێکت لێناوە خۆ ئەگەدارە مردوو بیخوازین دۆ کاتمانسە بۆ هەرم قسە بڵێ کاکە بڵێ مردوو بیخوازین دۆ بێت جا خۆ مردوو بیخوازین دوو بۆتەوە بەڵێ مامۆستا کاتە بۆچی ئێمە زمانمان لاڵە زمانمان شکاوە زۆربەی زۆری موسڵمانان لە ئاست دەربڕینی خۆشەویستی بۆ خێزانەکانماندا چەند شتێکە یەکەم شارەزانەبوونمان لە شریعەتی پاکی ئیسلام و سیرەی خودی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم دیراسەکردنی سیرە و ژیانی پێغەمبەری خوا کە دیراسەیەکەی بڕۆ دیراسەی بکە الحب في بيت النبوة ئەو کاتە عجایباتت بۆ دەرەکەوێت ئێمە ئەگەر دیراسەی ژیانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه و آله وسلم ئەو کاتە علا بەصیرە بێن ئەمە خاڵیە شارەزان نەبوون و جەهلمان دوو طەبعی کۆمەڵگا ڕاستە ئەوە طەبعی کۆمەڵگا لە کۆمەڵگای ئێمەدا زاربوونی عرف بەسەر شریعەت زاربوونی عرف بەسەر شریعەتی پاکی ئیسلامە بەداخەوە لە کۆمەڵگای ئێمەدا
کۆمەلگایەکی ئەوەنە عنفاویە، کۆمەلگایەکی ئەوەندە بە تۆڵەیە، ژن وەکو کۆیلە تەماشاکرێت زۆر جار ژن وەکو ئەوە تەماشاکرێت کە هیچ مافێکی نییە، ژن وەکو ئەوە تەماشاکرێت کە تەنها ئیش و کاری ئەوەی چێشتەکەی لێناو خۆشت نەوێت. ئەم عورفە خراپە کە بەڕاستی نازانم نە لە ئیسلام وەرمان کردووە، نە لە مەسیحیەتە وەرمان کردووە، نە لە نەسڕانی وەرمان کردووە، هەر بۆ خۆمان عورفێک و لە ناومان داهاتوتەوە. ئەم کوڕا باوکێ بینێ ڕۆژانە لە دایکێدات، ڕۆژانە قسەی سووکی پێڵێت بەداخەوە. ئەم کوڕا ئەڵێ منش کە گەورە مەبێ ئاوا بۆ تا خێزانم بەسەر مازاڵ نەبێت. ئەم گەنجە ژنێنێت، گەنجێکی لەسەر خۆ میهرەبانە، دایکی بانگێک ئەڵێ وریاب چاوترسێنیکە لێستەوە، چاوترسێنیکە بازاڵ نەبێ بەسەردا، هەرچی پێوتی مخالەفەقی بکە. تیاتی کۆمەڵگای عەجایباتی تایە. هەموو گەنجە بەرامبەر ئەوەی کە بە خۆشەویستی خۆجاری وایە یەک کارێکەیە بە خۆشەویستی بە نەفەرێکێکەوە بە تووڕەبوونیش بۆ پێیەکەی بە خۆشەویستەکە باشتر بەرهەمی زۆرتر. بۆیە بەڕاستی ئەوە شارەزان نەبوونمانە لە سیرەت و ژیانی پێغەمبەرەوە. کاکە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم نەک خێزانەکانی خۆشویستووە، نەک منداڵەکانی خۆشویستووە، نەک هاوڵانی بەڕێزی خۆشویستووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم وڵاتەکەشی خۆشویستووە. ئەڵێ حشتێک دێ سکاڵا دەکەیا کە مینبەرەکە بەجێ دێڵێت دارخورمانکە، ینی ئەمە هەمووی پەخشکردنەوەی خۆشەویستی خۆیەتی تەنان بۆ ژینگە و دەوروبەرەکە خۆشەویستی پێغەمبەری خوایە کاتێک لە میزگەوتەکەی خۆیدا لەسەر دارێک و تارەدا و دوای مینبەرێکی بۆ دروستەکەن و پێغەمبەری خوا یەکەم جومعە چێتە سەر مینبەرەکە و تارەدا دارەکە دەستەکە بە گریانە فەرموون بینیمان دەستی کرد بە گریان، پێغەمبەری خوا لەسەر مینبەرەکەدا بەجێ دەستی بەسەر دارەکەدا هێنای فەرمووی تۆ لە باشتا لەگەڵ منای. ئەمە خۆشەویستی و دارێ بۆ پێغەمبەر. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم نیشتیمانی خۆشویستووە، نەک هەر ماڵ و منداڵ، نەک هەر خێزانەکانی ڕەفیقەکانی. کاتێک پێغەمبەری گیان صلی الله علیه و آله وسلم لە شاری مەککە دەرئەکرێت، ئاوارە ئەکرێت بە شاخەکەەوە کە سەرەکەوێت ئاوە سەیرێکی شاری مەککە ئاکات، کە سەیرێکی شاری مەککە ئاکا ئەفەرمێ ما ئەطیبەکی من بەلەدی، چ شارێکی پاکی، وەڵڵاهی ئەگەر قەومەکە دەریان نەکردمایە قەت دەرناچوو. ئەوەندەی خۆشویستووە لە مەدینە کاتێک چۆ مەدینە فەرمووی کە چۆ مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی اللهم حبب إلينا المدينة كحبنا مكة. خوایە مەدینەمان لا خۆشەویست وەکو چۆن مەکەت لا خۆشەویست کردین. دوای فەرمووی باسی ئوحودی کرد فەرمووی جەبەل يحبنا ونحبه. ئەویش ئێمەی خۆشە ئێمەش ئەومان خۆشەیە. زۆر باشە. مامۆستا پیاوێک لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من فلانە کەسم خۆش دەوێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئایا پێت گوتووە؟ فەرمووی نەخێ. فەرمووی دە بڕۆ ئیعلانی کە. پیاویش لە بەرامبەردا ئەڵێ خوای گەورە تۆشی خۆش وەکو چۆن کە منت خۆشە. ئێمە چۆن ئەمە فێر ببین کە من بە جەنابەت بڵێم خۆشم دەوێت، بە خێزانمان بڵێم خۆشمە، ینی چۆن ئەم یاسا و ئادابە فێربین کە خۆشەویستیەکەمان لە دڵەوە دەربهێنین و بیکەینە عەمەلیان هیچ نەبێ، بە زمان دەری ببڕین کە دەربڕین و قەولیش بەشی دووەمی ئیمانە. طبعاً هەر کەسێک بزانێ بەرووبوومی چەندە چاکە دەرێ بڕێن بۆ خێزانی هەم بۆ ڕەفیقەکانیش بەرووبوومی ئەو دەربڕینە. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بە کابرای فەرموو پێی بڵێ، بۆ پێی بڵێ سنەت وایە من تۆم خۆش بێ بڵێم بەڕاستی من خۆش بێ، ئەحەبەک الله الذي ئەحبەبتەنی له. ئەو کەسە خۆشی بێ کە تۆ من لەبەر خاتری ئەو خۆشێت. ئەمە بۆ کاتێک کە من خۆشەویستی خۆم بۆ تۆ دەربڕی ئەو کەسەش ئەوەندەی تر منی خۆشێت مقابل، چونکە خۆشەویستی دنیایی ناڵم، خۆشەویستی ڕوحی الأرواح جنود مجندة، خۆشەویستی لە ڕوحەوە بێت بەرامبەر هەستی پێەکات. ئیبن عەباس ڕزا و ڕەحمەتی خوای لێ بە ڕۆژێ لە مەجلیسێکە دانیشتبوو فەرمووی ئینە فولانە یحیبونی، تی فڵان کەس منی خۆشەوێت. قالوا كيف تعلم أنه يحبك وهو غائب؟ باشە چۆن نەزانی فڵان کەس خۆ لێرە دانەنیشتووە، لێرە دانەنیشتووە لە شوێنێکی ترە، چۆن نەزانێ تۆی خۆشەوێت؟ فەرمووی لأني أحبه، چونکە من ئەوم خۆشەوێت. ئەم خۆشەویستیە تەماشاکە کاتێکە من تۆم خۆشەوێ ئەگەر لە ئیمانەوە بێت دڵنیا بە تۆش منت خۆشەوێت، ئەگەر ناویش من نەویست بێت.
بۆیە بەڕاستی دەربڕینی خۆشەویستی ئیبن عەباس لە مەجلیسێکا کابرا خۆشی لەوێ نییە خۆشەویستی خۆی بۆ دەرەبڕێت ئەمە ئەوەمان پێڵێ کە ئێمە کاتێک یەکتریمان خۆش بوێت دەری بڕین بۆ یەکتری و ئەولاترە بۆ خێزانەکانمان ئەخر ئەولاترە بۆ خێزانەکانمان ناکرێ معقول نییە گەنجێک لە زانکۆ لەگەڵ ئافرەتێکدا بە ناشەرعیەکیان خۆشەوە 1000 جار خۆشەویستی بۆ دەرەبڕێ بەڵام لەو ڕۆژەوە کە عەقدی نیکاحەکەیان کردتر خۆشەویستی بۆ دەرنابڕێت ناکرێ ئەمە بۆتان حرام بوو خۆشەویست ئێستا حەڵاڵ بۆ خۆشت ناوێ وەنیە ژن و مرد کە زۆرترین حەقیان بەسەر یەکتری وایە زۆرترین حەقیان بەسەر یەکتری وایە ئیسلام هەندێک شتی داناوە کە ئەبێتە هۆکاری زیاتر خۆشویستنی ژن و مرد و هەندێک شتیشی قەدەغە کردەوە کە ئەبێتە هۆکاری نەمانی خۆشەویستی بۆ نمونە لە شەریعەتی پاکی ئیسلامدا ئافرەت بۆی نییە ڕۆژی سونەت بگرێت ببێ پرسی پیاو ئەندێ لە زانانە فەرمون پیاویش بۆی نییە ڕۆژی سونەت بگرێت بە پرسی خێزانەکەی ئەمە بووە چونکە هۆکارێکە بۆ نەمانی خۆشەویستی کاتێک کە ئەم پیاوە احتیاجی بە خێزانەکەی بوو لەو ڕۆژەدا ئەویش بە ڕۆژ و بیان بە عەکسەوە ئەبێتە هۆکارێەوەی کە جارێک وا بوو دوو جار وا بوو وردە دڵیانێک عاجزە بێ خۆشەویستی دروست نابێت بۆیە بەڕاستی من ئامۆژگاری و بەڕێزانە ئەکەم کە لە عایلەیەک داژین ئەم باوکە منداڵەکانی کارگەلێک ئەنجام بدا کە ئەو منداڵانە بۆیان بزەلمێ باوکیان خۆشیانێت باوکیان بەڕەحمە بۆیان و ئەم خێزانە ئەم هاوسەرە بە خێزانەکەی بڵێ خۆشمەوێت بە دایکی بڵێ خۆشمەوێت بە باوکی بڵێ خۆشمەوێت ئاخر کاکە هەر گەنجێک لە ئێمە بەمشتیشیان بکە پێغەمبەری خوا فەرمێت تەهاد و تەحاب بەڵێ تەهادە و تەحاب یعنی تەماشاکە ئەم دایکە 100 جار خۆی کردوتە قوربانی من بە منداڵی باش ئێستا من گەورە بووم کاکە قەدرش بە لەسەرم نییە هەر قەرزەکە بەرە هەر قەرزەکە کاکە واز لە هەموو شتێ بێنە واز لە هەموو شتێ بێنە قەرز نییە کاکە و قەرزەی بەرەو قەرزی ترە پێ نادرێت ئەوەی بەرەو بۆیە بەڕاستی یەکێک لە ئەسبابی خۆشەویستی ئەوە یەکە هەدیە کە ئیسلام تەشجیعی کردووە ژن و مێرد مناسەباتی ژیانیان یان هەندێک مناسەبات بە گرنگ تەماشا بکەن یاخود هەر بەبێ مناسەباتیش دیاری بەرنەوە بۆ خێزانەکە نەک بەڕاستی لە 14ی دوودا کە بەڕاستی ڕۆژێکە هیچ پەیوەندی هەر گوڵێک گەدەن کە بەقەدەر عمری ڕۆژەکە دوای 30 ئەبێ و پەژمردە ئەبێ هەر جاری وایە گوڵەکەش گوڵێکی سناعیە هەر گوڵەکە بۆ خۆی گوڵێکی سناعی وەکو چۆن خۆشەویستێکە خۆشەویستی سناعی ڕاست مامۆستا لە ئەسنایا یەکێ لە سیماکانی تری خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئیمانتان ناچنە بەهەشت تا ئیمانتان نەبێ ئیمانتان نەبێت تا یەکترتان خۆش بێ و شتێکەوە پێتان ئەفەلا ئەدولکم جا کاک ئەحمەدی مفیزادە بەڕەحمەتە فەرمێ لە کۆمەڵگەیەمەدا سەلام هێندە نامۆتە بۆتەوە ئەگە پیاو بچێتەوە ماڵ بڵێ سەلام عەلەیکوم مناڵەکان بڵێن وەڵا باوکمان شێت بووە یعنی ئەوەندە نامۆیە تا چەند لە پێناو دروستکردن یان ڕێکخستنەوەی خۆشەویست نێوان ژن و مێرد و نێوان باوک و منداڵ دایک و منداڵ سەلامکردن زیندوو بکرێتەوە نێو خێزانەکاندا دیارە هۆکارێکی زۆر گەورەیە هەر کاتێک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و آله وسلم ئەم فەرمودانە حکمەتی لە پشتەوەیە فەرمێ هەر کەسێک چووە ماڵەوە ئەگەر سەلامی کرد لە ماڵەوە شەیتان ئەڵێ جێی من لەم ماڵەیە نابێتەوە سەلامی لە ماڵم ناڵێ کرد پێغەمبەری خوا بە ئەنەسی کوڕی مالیکی فەرموو ئەی ئەنەس ئەگەر چوویتە ماڵەوە فەسەلیم عەلە ئەهلیک سەلام بکە ئەمە بۆ خۆشەویستی زیادەکە ئەو مناڵانە فێری ئەخلاق و ئادابی سەلامکردن نەبن سەلام یعنی دوعای خێرکردن بۆ ماڵ و منداڵ هەر لە قورئانیشا هەیە فەرمێ وە قورئان لە سوورەتی نووردا خوای پەروەردگار بۆمان باسەکە فەرمێ ئەگەر چوونە ماڵەوە بێجگە لە ئیستئزان و داوای ئیزنکردن کە ئەچنە ماڵی خۆتانەوە فەسەلیموا عەلە ئەنفوسیکم سەلام لە خۆتان بکەن بەشێکە لە خۆتان خێزانەکەت بەشێکە لە خۆت منداڵەکەت بەشێکە لە خۆت سەلامیان لێ بکە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو فەرمودەیە کە جەنابەت ئاماژەت پێ کرد فەرمووی والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن فەرمووی ئیماندار نییە سێ جار بەستی بە خۆشەویستیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەستی بە خۆشەویستی لەو فەرمودەدا و لە فەرمودەیاتەوە کە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەم شتانە ئایا شتێکتان پێ بڵێم کە خۆشەویستی لە بینتانە زیاد بکە ئەفەلا ئەدولکم على شيء
إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم سلام كاكا تو كاتك دي بلا دراوسي كذا سلامي كذا ضلي حرشي تابع لاجت ڕاستە ئاگری ڕۆخۆکی نەمژێنێتەوە بارك الله بۆچی ئیسلامە فەرمێ ئەو دوو کەسێک کە قسەیان پێکەوە نییە وخيرهم الذي يبدأ بالسلام باشترینیان کێ ئەوەی بەدەست پێشخەری سەلامەکە کە سەلام یاری ئاشتی بەڵێ زۆر باش ماڵ لەبەرێکی کاتی بەرنامەکەم کەمیمەوە ناچارم تۆزێ مقاطعای بکەم و وەڵامەکانی جەناب ناوهێنان لە پێشەکەدا ئاماژەم بە فرمودەیەک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ عایشە من ئەزانم چ کاتێک کە لووتکەی خۆشەویستیە بەرامبەر بە من و چ کاتێ بێتاقەت و تووڕی شێوازی ناوهێنان کە پێم ئەڵێی محەممەد یا محەممەداتەوە یا ئەی محەممەد ئەمە جۆرێک لە بێتاقەتی و تووڕەیی تێداەوە کە پێم ئەڵێ ئەی پێغەمبەری خوا ئەوە زۆرت خۆشەم عایشەش ئیسپاتێکە کە بەڵێ زۆر وایە و ئەی پێغەمبەری خوا تۆ شارەزای دەرونی منی کە ئەزانی چ کاتێ خۆشمەوی چ کاتێ بۆ خوێندنەوەی دەروون بەڵێ زۆر باشە پیاو تا چەند لە ماڵەوە ناوهێنانی ژنەکەی بە گوڵەکەم بە خانمەکەم بە شازادەکەم بە تاجەکەم یا بۆ بە نووری ماڵم کۆمەڵێ لەم چەمک و زاراوانە کە ژن پێی خۆشحاڵە بێ و مای ئاسوودەیەتی تا چەند پیاو پێویستە ڕەچاوی ئەمانە بکە کە لە ناوهێنانی ژنەکەیدا لەوەشدا خۆشەویستی و ڕێز و حرمەتی خۆی بۆ دووبارە بکاتەوە طبعا باشترین ناو ئەوەیە کە خاوەنەکەی پێی خۆش بێت ڕاستە باشترین ناو کە ناوی بەرامبەرەکەتی پێبانکەی ئەوە کە خاوەنەکەی پێ خۆش بێت و گومانی تیانە گومانی تیانی ئەو دەستەواژانە ئەو دەستەواژانە کە جەناوت بەکارەتێنە ئەگەر پیاو بەکاری بێنێ بەرامبەر خێزانەکەی چەندێ موتیعێتی و نەدری موتیع بێت و بەعکسی شۆ طبعا ئەگەر ئافرەتەکەش بەرامبەر بێت بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمەدا خەڵکی چونکە لە خۆشەویستی حاڵی نەبوونە جاری وایە کابرا خێزانەکە ناوی فاتیمە پێڵە فاتە یعنی بەڕاستی جاری وایە لە مۆبایلەکەیە ڕقەمی خێزانەکەی ڕقەمی مۆبایلەکەی کە نووسیوە من خەڵکم بینەوە نووسێتی مەسرف سێتی ماڵەوە مەسرف یعنی ئەمە بەس داوای مەسرفم لێەکە ئەمە بەڕاستی ئەمە ئیشکالەکە لێرەوە دەستی پێ کردووە نەک خۆشەویستی بۆ دەرنابڕێ بەڵکو بەناوی خۆشی بانگی ناکات مامۆستا تۆ چیت لە مۆبایلەکەت دانووسی و بۆ خێزانت بە ئەمە بیکەنە واقع من وەکو خۆم خانمەکەم نووسیوانی ئەمە هەری ئێستا و کاکەوە سڕی میلەیە بەڵێ زۆر باش مامۆستا من گوڵم نووسیەوە پێم وایە ئەمە بەستمە شتێکی زۆر جوانە و کە ینی من دوای مۆبایلەکەم تەماشاکە نووسیمە گوڵەکەم زۆر ینی ئەمە بەستمەیە کە با ئێمە وەکوڵێ واقعی بین و کە من خۆم هەر نزیکەی ساڵێک زیاتر ئەمە نووسیوە جەنابیش ئەلحەمدلا ئەمە وەچێ پاڵپشتێکی گەورە و معنەویەکی باشە بۆ قسەکانمان کە ئێمە هەر قسەمان نەکردو بەڵکو عمەلیشی لەگەڵایە چاخۆگەرە قسە بێزە لە ماڵ و گوێمان لێگرن جا بەڕاستی خۆشەویستی ئینسان ئەبێ بە شێوازێک لەگەڵ خێزانیدا قسە بکات بە شێوازێک لەگەڵ خێزانیدا گفتار بکات کە خێزانی یەقینی هەبێت ئەم پیاوە زۆر دڵسۆزێتی ئەم پیاوە زۆری خۆشەوێت مەسەلەن پیاوی وایە بەردەوام لە دەرەوە خەریکی خواردنی خۆشە بەڵام ماڵەوەیان یەک مانگێک مریشکێکیان بۆ ناکڕە لە ماڵەوە بیخۆن کە چێشتی خۆشەخوا دێتەوە ماڵە باسیەکەت بەزەیەکی بە مناڵەکانە نایێتەوە بەزەیەکی بە خێزانیدا نایێتەوە کاکە تەنانەتێک لەو حاڵەتانەی کە درۆتی ئاجایزە پیاوێک چەند خێزانێکی هەبێت یعنی خۆشەویستیان بۆ دەربڕێ بە شێوازێکە خۆشی قەنەعەتی پێیان نەبێت ئەگەر پرسیاریان لێ کرد کە ئیمامی نەوەوی باسیەکە مەسەلەن بڵێ ئەرە تۆ من ئەرێ بۆ خۆیە تۆ زۆر خۆشە ئەگەر وانش نەبێت بۆی خۆشەویستی زیاد بکات سەبەبێک بۆ زیادبوونی خۆشەویستی بۆی بەڕاستی ئەمڕۆ بەداخەوە ئەمڕۆ خۆشەویستی لە ماڵەکانماندا زۆر کەم بووەتەوە ئەمڕۆ ئەوەندە خۆشەویستی بۆ دەوروبەر دەرئەبڕین ئەوەندە خۆشەویستی بۆ خێزانەکانمان دەرنابڕین خەڵک لەم ڕۆژەدا ئەوەندەی ئاگای لە مۆبایلەکەیەتی نەڕوشێت ئەوەندە ئاگای لە دڵی خێزانەکەی بێت ماڵەکانە بێ بەباشت ئەوەندە ئاگای لە مۆبایلەکەیەتی خەڵک ئەمڕۆ ئەوەندەی کە خەمی کارتی ئەنتەرنێتەکەیەتی لە ماڵەوە کە بەتاڵ نەبێ ئەگەر ئەوەندە خەمی سەلاجەکەیانی بواە بەتاڵ نەبووە هیچ کێشەیەکی نابێت خەڵک ئەمڕۆ بەڕاستی بۆیە بەڕاستی ئەمڕۆ شت زۆر وای لێ کردووە کە دیارە نەمانەی خۆشەویستی ئەمە هۆکاری هەیە سەبەبی هەیە ئەگەر ئێمە باسی ئەمە هەموو ئاەت و حەدیسە ئەکەین کە باسی خۆشەویستیەکە باسی ئەوە کە تەنانەت پیاوکە ئاچێتە لای خێزانەکەی بە سەدەقە بۆی ئەنووسرێ
ئەمە گەورەی ئیسلامە ئەومان بۆ ئەسەلمێکە دەستێکی تر هەیە کە ئەوێ ئەم خۆشەویستیان نەمێنێت کە ماڵەکان لە یەک بترازێن. شەیطان لە فەرمودەدا هاتووە کاتە ئیبلیس بەیانی دێ شەیاطین ئەنێرێتە دەرەوە کە ئەینێرێتە دەرەوە ئێوارەکە دێتەوە تۆ چیت کرد؟ وەڵام من کەسێکم وا لێ کرد تا زینا بکات، هیچیت نەکردم. تۆ چیت کرد؟ دوو کەسم دا بەشەڵ هیچیت نەکرد. کە یەکێک دێتەوە پێغەمبەری خوا فەرمێڵێ من ئەمڕۆ وازن لە ژلومێر دێنێنە حتا تەلاق کەوتە بێنێنە نزیکێک هاتوو لە خۆڵان ئیشی خۆتت کرد. ئەمە ئیشی خۆیەتی. ئەمڕۆ بەڕاستی بەوەی نەمانی خۆشەویستیەوە تەسەوور کە کاکە لە یەکێک لە مەحکەمەکانی کوردستاندا لە مودەی 20 ڕۆژدا لە شاری هەولێر 570 ئافرەت تەلاق دراوە. ئەمە زۆرە، ئەمە زۆرە لە کوردستانی خۆمانە. بەپێی ساڵەکان ئەگەر تەماشای ئاماری کوردستانکەی ڕێژەی تەلاق بەردەوام لە زیادبوونایە، ڕێژەی نیکاح بەردەوام لە کەمبوونەوەدایە. بەڕاستی زۆر باش مامۆستا کاتی زۆر کەماوە لە سەرتا بەرنامەکەشە ئاماژم بۆ کرد کە تیشکێک خینە سەرەوەی کە ڕۆژی ڤالانتاین وە کوردنەکردنەوەی خۆشەویستی گەنجی موسڵمان تاکی موسڵمان خێزانی موسڵمان تۆ چۆن هەمیشە خۆپارێز بێ وەکو چۆن ئێمە لە سەری ساڵی زاینیدا هەمیشە وەکوڵێ وەکو ئامۆژگاری نابووەست وەکو بیرخستنەوە داوامان لە موسڵمانانە کرد کە بەشداری شتێک نەکەن کە یەکەم سەرپێچی خوای گەورەی تێدایەوە هیچ پەیوەندێکشی بە عورف و عاداتی نە ئیسلامی پیرۆزمانەوە هێنە بە کوردایەتیەوە هەیە. لەم ڕۆژەشدا کە هیچ پەیوەندیەکی نە بە ئیسلامەوە هێنە بە کوردەوە تا چەند پێویستە گەنج و لاوی موسڵمان لەم ڕۆژەدا خۆی بپارێزێ. من ئەڵێم گرنگە گەنج و لاوی موسڵمان زۆر ژیر بێت، زۆر وریا بێت، تەنها بیر لەوە بکاتەوە ئایا ئەم بەناو جەژنە هیچیە؟ بەس ئەوەندە. ئەگەر وەڵامی ئەوەی دامەوە دیارە بێ بڕات مێژوو بخوێنێتەوە سەیری مۆسوعەکانەکە مۆسوعی بەریتانی و مۆسوعانە بکات کە تەماشای مۆسوعەکانەکەن ئەبینین لە ساڵی 270 زاینیدا کە قیسە زۆرە کە چۆن دروست بوو ئەم ڕۆژی ڤالەنتاینە لە ساڵی 270 زاینیدا کاتێک کە ڕۆمانیەکان بتپەرست بوون ئەم ڕۆمانیانە یەکێک لە پیاوەکانیان بۆ بە نەسارە قسیس بووە کە بۆ بە نەسارە ئەوانجی ئیعدامیان کردووە. دوایی ڕۆمانەکان کە هەمویان ئەبن بە نەسارە پشکمانە مرۆ لە ئیعدامکردن ئێوە ڕۆژی ئیعدامەکەی ئەمە یەکێک لە قسەکانە دانن بە ڕۆژی جەژنی خۆشەویستی. ئەمە یەکێک لە قسەکانەوە ئینکانە دەوری دە قسەی جیاوازی لەسەرە. ئەمە لە سەرەتادا ئەسڵنی ئێمەنە کە ئێمە نەبووی کێین نەساڕای دەی قورئان ئەوەمان پێڵەکە والذین لا یشهدون الزور کە زانایان ئەفەرمون ئەمە بەشداریکردنە لە ئاهەنگی ئەوانە، لە ئاهەنگی کەسانێکە کاکە جەژن عیبادەتە، جەژن تەوقیفیە، جەژن کە من بڵم ئەمە جەژنە. ئێمە لە ئیسلامدا جەژنی قوربانمانێ جەژنی ڕەمەزانمانێ لە هەندێک حەدیثدا بە جومعە بە جەژن هاتووە. ئێمە کەواتە کاتێک تەماشاکەین جەژن پەیوەندی بە نەتەوە پەیوەندی بە دینەوە، هەر دینێک نەتەوەی خۆیانێ. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فرمودێکدا کە ئیمامی بوخاری مسلمی جێڕا بە ئیمامی ئەبوبەکر فەرموو إن لكل قوم عيدا وإن عيدنا هذا وهذا عيدنا. فەرمووی هەموو قەومێک عیدی خۆیانێ، جەژنی ئێمەش قوربان و ڕەمەزانە. بۆیە ئیسلام ئەمە کە هەر تەماشای مێژووی خۆیان بکەین، مێژووی جەژنی ڤالەنتاین ئێمە نهێن ئەوانە کە هێن ئەوان بوو. ئایا من پێم خۆشە ئەمڕۆ ئەم ڤالەنتاین ناوی شخصەیەکە من ئەو کەسە بوومایە بمردمایە، یعنی ئەم گەنجە پێی خۆشە شخصەکە خۆی ڤالەنتاین بۆیە بمردایە لەسەر غەیری دینی ئیسلام پێی خۆش نییە ئەگەر ئەو بواە مسلمان نەبووە کە مخالفەکردن ئێوانش حەدیثی زۆرمانێک کە پێغەمبەری خوا فەرمێ خالیفوا المشرکینە کاکە مخالفەیان بکەن. بۆ چونکە ئەمە ئیسرافێکی زۆری تایە، ئیسرافی زۆری تایە. خەڵک لەو ڕۆژەدا چێ گوڵێکە کرەوتەوە فڕێدا ئەمە یەک دوو درۆی تایە. درۆ من کەسێکم خۆش نایە لەو ڕۆژەدا گوڵێکی بۆ مەڵم درۆیە. ئەسڵەن بیادەکەش هەندێک لە نەسارانە هەر درۆیە. لەم دوایە کەنیسا پەشیمان بوو نەکەوتیان کاکە ئەسڵ و ئەساسی نییە، هەر خۆیان وتیان خۆیان دەمکاکردیان ئەم جەژنی ڤالەنتاین ئەسڵ و ئەساسی نییە. بۆیە بەڕاستی کاتێک لەم ڕۆژەدا بینی بەداخەوە خەڵکی موسڵمان تێکەوتووە. ئەمڕۆ چواردەی مانگ بوو، ئەمڕۆ نییە؟ ئەمڕۆ چواردەی مانگ بوو. بەداخەوان دێجار ئافرەتی حیجابیشە بینی لەم ڕۆژە وڵا لەچکێکی سووری کردوە ئەم ڕۆژێکا دەسەری لەچکی سوورەکە دەسەری لەم ڕۆژەدا. ئاخر ئەمە چ پەیوەندی بە منەوەی کاکە ئەوان نایەن لە جەژنی منا بەشداری بکەن.
قەناعەتیان بە جەژنی من نییە من بۆ قەناعەتم بە جەژنی گەنجە مسلمانەکە بایکۆتی ڕەمەزان و قوربانەکەی کردووە جەژنەکە بارەکەڵڵا بێ لە جەژنی خۆماندا گەنجەتانی وەڕەوە خەوێت کاڵەسێ بۆنی ڕۆژەڕێیەکەڕەوە کاکەگیان لەم جەژندا بەیانی زوو جلێکی سوود چاکەتێکی سوورەکە دەبەری ئەچێ گوڵەکە کڕێ و ئەیبا بۆ خۆشەویستەکەی یان بۆ دایکی کاکە ئەمە خۆشەویستێکی ئەساس نییە بۆیە بەڕاستی لەم بەناو جەژنەدا کە ڤالانتاینە ئەبێ کەناڵەکانی ئیعلام خەڵک وشیارکەنەوە با خەڵک تووشی قەیرانی زۆر باشە قەیرانی بەڕاستی قەیرانی ڕازگۆیی نەبێت کاک ئەم خەڵکە بوانێکن بە درۆ بڵە خەڵکێکم خۆشەوێت بە درۆ گوڵێک بەرێ بۆ دایکی وای لێ بکەن بە حەقیقی دایکی خۆش زۆر باش خۆزانی خۆش لە دوو خولەکە پێم خۆشە بەراوردێکی نێوان ئەو خۆشەویستی کە ئیسلامی پیرۆز دەیەوێ و پێشکەشی کردو لە سەرتا باسمان کرد لە نێوان ئەو خۆشەویستیە درۆینەی کە ڕۆژێکی بۆ تەرخان کراوە و خەڵکی پێفریوە درێ و کۆمەڵێ سەرمایەداری چاوچنۆکی تەماحباز لە پشت ئەم ڕۆژ و بۆنانەوەن کە بتەوێت نەتەوێ تیجارەتی پێوەکەن پێم خۆشە بەراوردێ بکەی لە ماوەی دوو خولەک لە ماوەی دوو خولەکدا بەراوردێ بکەن ئیسلام کاتێک باسی دایکێکە فەرمێ بەهاش لەژێر پێی دایکدایە ئەبێ خۆشت بێت لە کەیدا خۆشت بێت لە یەک ساڵی ڕەبەغدا تۆ ڕێزی لێ بگریت ئیسلام ئەفەرمێ هەر کاتێک منداڵێک بە چاوی کەمەوە تەماشا بەس چاو هیچی ترنا بە چاوی کەمەوە تەماشای دایکەکە مەلائیکەت لە ئاسمانەکان هەمویان چاوەڕێکن ئەرز و ئاسمان بابەیەکە بەس بە چاو هیچی ترنا ئەم خۆشەویستەیەکی ئیسلامێتی بۆ دایک کە ئەفەرمێ دەرگایەکە لە دەرگاکانی باشت باوکو دایک هەرێکی لە دەرگاکان ئەم خۆشەویستیش کە لە ساڵێکدا یەک ڕۆژ دێ سەلامی لە دایکێکەوە ڕۆکەکە ئەمە فەرقی زۆرە ئەمە فەرقی زۆرە بۆیە بەڕاستی لە خێزانەکانیش باماشێەوە لە ساڵێکدا یەک ڕۆژ ئەم ژن و مێردە بینیان خۆش تا خۆراوە بێت کە خۆراوە بێتەوە ڕۆژی ڤالانتاین کۆتایی دێ خۆشەویستی ئەمەش کۆتایی دێ ئیسلام ئەوەی ناوێت ئیسلام خۆشەویستیەکی ئەوێت هەتا هەناسا لە قوڕک تا بێتە دەرەوە بۆ خێزانەکەت بۆ خوشکەکەت بۆ منداڵەکەت بۆ خێزانت بۆ دایکت بۆ باوکت بۆ دراوسێت بۆ نیشتیمانت بۆ وڵاتت بۆ هەموو شتێکت بەڕاستی بۆ ئیسلامەکە حتا ئەو ڕۆژەی ئەمری نەک وەڵام من لە ڕۆژێکدا وەک وایە ئینسان بڵێ وڵا کاکە من لە ساڵێکدا ڕۆژێ نوێژ ئەەکەم زۆر باش زۆر سپاس دەکەم خی خێر بداتەوە و ئومێدەوارم سوودێکمان گەیان دەبێت زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆی وازیزیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1400 ساڵ بەر لە ئێستا ڕانی مبارەکی داناوە بۆ ئەوەی حەفسەی خێزانی سواری حوشتر ببێ و بە ئاسانی سوار ببێت لە کاتێکا ئێستا خەڵک معجبی ئەو دابوونەریتەیە کە لە ئەوروپادا خەڵک دەرگای سیارە بۆ خێزانەکەی دەکاتەوە یا ئەحمەد شوقەیری بانکخوازی ئیسلامی دەڵێت لە ئەوروپادا خەڵک پارچە گۆشتەکە لە دەکات بۆ خێزانی و دەیخاتە نێودەمیەوە لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1400 ساڵ بەر لە ئێستا فەرموویەتی باشترین پارویە کە پەیداەکەی و دەیدێ بەدەم هەر کەسێکەوە ئەو پاروەیەکە بۆ خێزانتی پەیدا دەکەی و دەیکەیتە دەمی خێزانەکەتەوە تا بێگەشتنەوەکی تر لە پەنای خوای گەورەدا بن و هەمیشە لە خۆشەویستی و ئارامی دابژین.